ئەمڕۆ هەینی پێشوازیمان کرد لە بەڕێز کارێڵ کۆرتانیک قونسوڵی نوێی چیک لە هەرێمی کوردستان لە دیوانی قایمقامێت ئامانجی سەردانەکەی ئەوە بووکە لە نزیکەوە قەزای دوکان ببینێ قەزای دوکان بەلایەوە شارێکی گەشتیاری جوان و نمونەیە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراقیشدا و ئامانجی سەردانەکەی گەڕانە بەناو قەزای دوکاندا بینینی شوێنە گەشتیاریەکانە و ئێمە تاوتوی بارودۆخی گەشتیاریمان کرد لە سنووی قەزای دوکان لەگەڵەیە و گرنگی وڵاتی چیکیش بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش گرنگە داوامان کرد کە هەماهەنگی و هاوکاری زیاتر هەبێت لە بواری گەشت و گوزار لە بواری گەشەپێدانی گەشت و گوزارە و بەڕێزیان وتی من ئامانجە سەردانەکەم ئەوە بووە کە هەم ڕووی هەرێمی کوردستان و هەر ناوچە گەشتیاریەکانیش بەتایبەتی شوێنێکی قەزای دوکان پیشانی خەڵکی چیک بەم و پێیان بڵێم کە ئەیرە شوێنێکی لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە شوێنێکە کە زۆر پارێزراوە بە تەنها خۆی هاتبوو بەبێ سکیۆریتی ئۆتۆمبیلێکی پێ بوو کە ئەمە نیشانەی ئەوەیە وتی پیشانی خەڵکی خۆمانەیەم کە هەرێمی کوردستان چەندێک ئەمانە ڕاستە عێراق لە چوارچێوەی شەڕی داعش و کۆمەڵێک لە ڕووی ئەمنیەوە نەگونجاوە بەڵام بە خەڵکی خۆمان و بۆ بەرهێنی خۆمان بڵێم کە هەرێمی کوردستان و بەتایبەتریش ناوچەی ئێمە شوێنێکی لە ڕووی ئاسایشەوە شوێنەی گونجاوە بۆ بواری گەشەپێدانی وەبەرهێنان و بواری گەشەپێدانی بواری گەشت و گوزاری و بەڵێندا هەماهەنگ و هاوکار بێەوە بڵێندا سەردانی زیاتر بکە بۆ سروی قەزای دوکان و ئێمەش سوپاسمان کرد و خۆشحاڵیمان دەربڕیکە وڵاتی گرنگی وەکو چی کە سەردانی نوێنەریان سەردانی ئێری کردووە بۆ ئێمە خۆشحاڵ بووین و بەڵێنی هەموو هاوکاری و هەمانگێکیدا لە هەموو بوارەکان.